لە ساڵێکا بۆ 6 مانگ جارێک بۆ ماوەی 2 ڕۆژە و حملەیە دەست پێەکەین. حملەیەکەمیان ئەو بڕە دەرمانانەیە کە لە وەزاری تەندروستی بەخاوێتە پارێزگای هەڵەبجە و بۆمان دابی نەکرێت. ئەو بڕە دەرمانێکێتە پارێزگای هەڵەبجە بە عەدەدی زۆر بۆمانێت لە هەندێک دەرمانە بە تایبەتی شروعاتە بۆ نمونە شروعی ئەمۆکسی لەمە بۆ ئەم ساڵ 100,000 شروعمان واتووە کە خۆی ناو پارێزگای هەڵەبجە پێویستی بە 30,000 تا 35,000 ئەو 35,000 کە پێویست بووە سەرف کراوە ئەوش کە ماوەتەوە ئێمە کتابمان کردو بۆ شوێنەکانی تر بۆی مناقەلی پێ بکەین بۆ ئێکسپایر نەبێ، بەڵام سەرجەم شوێنەکان پێیان ڕاگەاندیم کە ئێمە بڕە دەرمانی زۆرمان نێ و پێویستمان بۆ بڕە نییە و دائانوێت یان سەرف بێت یان کە سەرفنەوەی ئێکسپایرە بێ. هەموو 6 مانگ جارێک ئەو بڕە دەرمانە ئەستێنین. بڕی دەرمانەکەش 7 بوو. ئەو دەرمانەی کە ئێمە پێی بزانین و ئاگادارانکردن دەستی بەسەر ئاگیرێ، یان ئەو دەرمانانی کە بە شێوەی کوالیتی کۆنتڕۆل و فەحسیان یان ئەو دەرمانانی کە قاچاخن ئێمە دەستیان بەسەر ئاگرین و ئەویش لە هەمان کاتا لیژنەی بۆ پێگەێنین و ئەسووتێنین و بڕێ و دەرمانەیەشی کە بە ئەم ساڵ دەستی بە سەر ئاگیراوە بە شێوەیەکی قاچاق 2 تن بوو.